ئێمە سوورین لەسەر بەردەوام بوون لە ئەنجامدانی چاکسازی و ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی. دروشمی چاکسازی و خۆشگوزەرانی و ئارامی و هەلیکار لە دروشمە بریقەدارەکانی دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو، بەڵام پاش نزیکەی ساڵێک و 6 مانگ بەسەرپێکهێنانی حکوومەتدا تا ئێستا هیچ یەکێک لەو دروشمانە نەموچە و نە ئارامی و نە هەلیکار بۆ هاوڵاتیان دەستەبەر نەبوونە. بۆ ئارامی هەلیکار خزمەت لەگەڵتان دەبین لەگەڵمان بن. بەهۆی شکستی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم و لایەنەکانی دەسەڵات جارێکی دیکە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان سەریان هەڵداوەتەوە و هێزە ئەمنیەکانیش بە زەبری هێز و تند و تیژی سەرکوتی خۆپیشاندان و دەنگە ناڕازیەکان دەکەن. ملات یە ئازادە پێتویە ئەف ملەتە چ ڕێک ببینی دەربرینێش شەڕعی خۆ بکەتن بەرامبەر حکوومەتێ هەر ڕێکێکە هەبیتن ئەف ڕێکە بەس تند و تیژی تێدا نەبیتن مافێ ویە ئەف مافە یە پاراستیەت یاسایت عردی داد یاسایت عسمانی دا دستورا داد هەمی دستورا دا ئەف مافێ پاراستیە ملت خو نیشاندانا بکەت خو پیشاندانا بکەتن ڕێ پیڤانا بکەتن دەنگی خوب گەینتە حکومەتێکە نوویستیە حکومەت خزمەتە خەڵکی ناکەتن ئەvە ساڵێک تمام بوو سێ موچەی تاتینە بەڵاف کردن ئیپا خەڵک چ بکەتنە کە خەڵک نایێتە سەر جادێ خەڵک دەنگی خۆ بلند نەکرد خەڵک دەنگی خۆ بەرز نەکرد خەڵک نەبیژی ئەزێ برسیمە نزانم یعنی وانە چ دوێتن خەڵک چ بکەتن یعنی بچنە ماڵێت خۆ و بمرن. ڕۆژنامەنووسێکیش جەخت لەوە دەکاتەوە ئەگەر هاوڵاتیان بیانەوێت مافەکانیان بەدەست بێنن پێویستە ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان بەردەوام بێت و فراوانتر بکرێت. دیارە خۆپیشاندانی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەنجام درراون لە بەشێک لە شارەکانی هەرێم و گەرواش بڕۆ لە داهات و فراوانتر دەبێتن دیارە و خۆپیشاندان لە ئەنجامی کارێک بوو ئەم کارژۆیە کە بەرپرسانی هەرێم نەیانتوانی و موچەی فەرمانبەران دابین بکەن لە کاتێکە موچە سادەتی مافی هاوڵاتیە بۆیە خۆپیشاندانە داوای مافی خۆیان دەکەن لە بەرامبەرەوەی کە ئەرکێکیان پێست بێدراوە یەک لە سیمان ناشنەکانی ئەم دەسەڵاتە کە بەرامبەر خۆپیشاندان ئەنجامێداتن ئەویش دەستگیرکردن و ئەزیەتدانی تەواوی فەرمانبەران و لە ناویشیاندا مامۆستایان ئێمە زۆر جار بەرپرسانی ئەم وڵاتە لە کەسیەکەم و تاوەکو بەرپرسەکان باسیەوەکەن ئێمە هەمومان قەرزاربەری مامۆستاین بەڵام قەرزەکان ئەوەیە کە بە لێدان و بە زیندانیکردن پاداشتەکان ئەدەنەوە بۆیە من پێم وایە دەبێت خۆپیشاندانەکان فراوانتر بن و جددیتر بن بۆ ئەوەی کە داوای مافی خۆیان بکەن ئێمە هەمومان زانین ماف وەردەگیرێ قەت پێشکەش ناکرێتن. بەپێی جارنامەی مافەکانی مرۆڤ هەموو کەسێک مافی ئەوەی هەیە ناڕەزایەتی دەرببڕێت بەڵام لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی پارتی ویەچێتی هەموو مافەکانیان لە هاوڵاتیان سندۆتەوە هاوکات ڕێگە بە خەڵک نادەن بە شێوەیەکی مەدەنی و ئاشتی خوازانە گزارش لە داخوازی و مافەکانی خۆی بکات و بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک دەبێت ڕەزامەندی بەرپرسانی حزبی و حکومی وەربگیرێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.